سڵتانە ببینی ڕای 1964 متوارانەقیم لە ڕووماڵکردنی شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران بەردەوام دەبین تا دێت شەڕەکە قورستر دەبێت و کاردانەوەکان لەسەر شەڕەکە دیسانەوە گەورەتر دەبێت. ئەوەی کە هەیە لێدوانە جۆرا جۆرەکانی حکوومەتی ئەمریکا و ئێرانن بەرامبەر بە یەکتری. ئێوارە وەزیری جەنگی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە ئەوان هێشتا هیچیان نەکردووە، ماوەتەوە کە بە کۆنگرێتیان وتووە گورزی کەمەرشکێن لە ئێران بدەن و هێرشەکانی ئێرانیش موشک بارانکردنی ئەو وڵاتانی کە بنکە و بارگای ئەمریکای لەیە بەردەوامی هەیە تاوەکو ئێستا. پێشهاتی نوێ بەڕێوەیە وڵاتی دیکە داخلی شەڕەکە بووە چەکی نوێ هاتوتە ناو شەڕەکەەوە، پێناچێت ئەوە بە ئاسانی ئاگری ئەم شەڕەدا بمرکێتەوە. کۆمەڵێک زانیاری نوێ لەسەر شەڕەکە هەیە. من لەگەڵ عەقیل سەلام مەسەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی باسوخواسی لێوە دەکەین. جەناب عەقیل بەخێر بیتەوە. سپاسانەکەم، خۆشتان بەخێر. هەر بژیت. کەناڵی NBC ئەمریکی ئەمڕۆ دەڵێت ئیدارەی ترامپ، بەرپرسانی ئیدارەی ترامپ بە کۆنگرێسیان وتۆ کۆنگرێسی ئەمریکا کە لەم ڕۆژانەدا گورزی کەمەرشکێن لە ئێران دەدەن. دەبێت سروشتی ئەو گورزە کەمەرشکێنە چی بێت کە ئەمریکا ماوێتی لە ئێرانی بدات؟ خۆی پێشەشی کێشەیە هەیە لە نێوانی ئیدارەی ترامپ و کۆنگرێسە، بەڵام ڕەنگ بێ ئەو چەکانی کە بەکاری دێنێتن چەکی عونقودی بێتن، چەکی ئینشیطاری بێتن، یاواتە بڵێن یۆرانیۆم منەظەب بەکاردێنێ. یۆرانیۆم منەظەب نیفایەتی یۆرانیۆمەیانی زبڵەکەیەتی لە ناو موشەکە ئەتوانن بەکاری بێنن، لە ناو تۆپی تانکاتوانن بەکاری بێنن. تیشکێکی مەحدودی هەیە لە ناوچەیەکی زۆر بچووک. ئەمانەش بەکار هات لە ئۆکرانیا دژی رووسیا ینی بەریتانیا دای و ڕنگ بێچەکی تریشە بێتن. ئێمە نەمان 20 جارێ ناشی زانین دەرکەوێت لەم ماوەیە. ئەو گورزانە لەو ڕێگایانەوە لەوە زیاتر پڕوامەکە بێتن ئۆتۆمی خۆ بەکار ناهێنێتن بڵێ مەسەڵەن لێ بداتن نەخێر. زۆر باشە. ئەم ئێوارە وەزیری جەنگی ئەمریکا قسەی کرد بۆ میدیاکان. باسی لەوە کرد کە ئاسمان و دەریای بە تەواوەتی کۆنتترۆل کردووە هی ئێران. ئەمە لە ڕووی سەربازیەوە تەواوە ئێستا کۆنتترۆل کراوە. ئێستاکە ئاسمانی ئێران تەواو ینی ناڵێن لە 100 بەڵێ تاکو 100 کۆنتترۆل کراوە. بەڵێ ئاسمانی و دەریاشی بەنسبەتی منزومات ینی ئێران هەنێ منزومەی هەیە لە جۆری S-200 لە ڕۆژ هەڵات داینابوو هێناوێتە پێشەوە، بەڵام لە ڤیددیۆیەکە بینیم ئەویش تەشویش کرایە سەری موشەکەکە بەرەو ئاسمانە ڕای یەکسەر لە زەویە داتەوە دابەزێتەوە. جۆرێ موشکی تریشی هەیە دەستکاری کراوە لە جۆری S-300 ئەوەشی هێناوەتە پێشەوە. بڵێ تەواو ینی ئاسمانی کۆنتترۆڵەکرێتن لە ماوەی ئەم 24 تا 40 ساعتیکە کۆتایی پێدێتن. دەریاشی لەولاوە بۆست دەریاشی لەولاوە کۆنتترۆل کردەوە و لە هەمووی دا و لە سریلانکە لە فڕقاتەی بڵین ئێرانی دا و لە زەورەکەکانیدا تاو کۆنتترۆلی کردو. سەرۆکەرەکانی سوپای ئەمریکاش دەڵێت بەشی ئەوەی کە ئامانجەکانمان بە تەواوەتی بپێکین لە ئێران، ئەوەی کە ویستومانە، هەم یەدەکمان هەیە چەک و هەم چەکی بەردەستیشمان لە بەردەسایە تا ئەو کاتی دەبانەوێت کە ئامانجەکانمان پێکین. ئەمە ڕێک پێچەوانی ئەوە نییە کە دۆناڵد ترامپ وتی من و تۆ باسمان کرد بۆ هەتایی چەکمان هەیە و چەکمان لێ نابڕێ. هیچ وڵاتی هەتایە چەکی پێنامێنێتن، ینی تەواو بێ کۆتایی پێدێتن. چونکە گەر تۆ سەیریگەی ئەم وشەکانە ساڵانە چەندانە دروستەکەی و لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە چەندێ بەکاردێنیتن لەوانە لەبەرەوە لە کەمیە داتن. دوایەوە ئەمریکا تەنها یەک جەبهەی نییە سەبڵی لەگەڵ ئێرانە. تۆ ئۆکرانیات هەیە ئەیدەیتێ وڵاتانی ناتوەت هەیە چەکیانە دەیتێ. لەبەر ئەوە ئەم قسەیە ڕاست نییە، ینی کۆتایی پێدێتن و کاتێ هەستەکە مەخزوونی کۆتایی پێدێتن. ئەوە نییە هەتا بمێنێتن نەخێر. بەڵام قسەکەی سەرۆکەرەکان ڕەگەڕێی تێ بچێت ئەوەی ئامانجەکان نازانی کەیە نازانی کەیە، ینی خۆ بڕۆ تاکو 3 مانگ 4 مانگی کە ئەتوانی، بەڵام دوایەوە هەستەکەی مەخزوونت تەواو بێتن. چونکە تۆ جەبهەکەت گەورەیە، ئێستا تۆ وڵاتانی کەنداوت هەیە خەلیج هەمووی لە شەڕایە گشتی تۆ ئەمانە هەمووی چەکی ئەمریکی بەکاردێنن. واتە یەکلا نییە ئیسرائیلت هەیە خۆشی بەرگری لە ئیسرائیلە کاتن نەخێر هەست بە نوقسانیە کاتن و مەخزوونی کەمەکاتەوە. ئەم ئێوارە دوای ڕۆیە من تۆ لە بەرنامە بووین کە موشکێکی بادستی ئێران بەرەو تورکیا ڕۆیشت بوو. دوای تورکیا ڕایگەیان کە لەلایەن بەرگری ئاسمانی ناتۆ تەقێنراوەتەوە و نێڵراوە بکەیت. وەزیری جەنگی ئەمریکا قسەی لەسەر ئەوەش هەبوو
دەڵێت پێم وانە ئەو هێرشەی ئێران بۆ سەر تورکیا ببێتەوەی کە بەندی پێنجەمی ناتۆ تەفعیل بکرێت کارا بکرێت. هۆی وایە تۆ هەر وڵاتێک کە زەرەری پێ بگاتن ئستا موشەکە لە ئاسمان تەقیەوە تاکو ئێستا دیار نییە ئایا ئێرانە نردویەتی تۆ بزانە باش ینی ئێستا کە فەرماندەکانی ئێرانەمانی کە کۆنتترۆلی حرس فەوریەکەن پەیوەندیان بەیەکەوە نییە بۆیە ئەفسەرێ مەسەڵەن ئەمەی بەکارهێنا بێ شخصی یان ئەفسەرێ بڵین مخابەڕاتی مۆسادی ئیسرائیلیان CIA بە پارە ئەمە بکاتن بۆی وڵاتان بێتە ناوەڕاستەوە. ئەمە ئەوە نییە هەتاکو بڵین لە پۆلۆنیا ینی پۆلۆنیا شکە ناتۆیە موشک کەوتە ناو خاکیەوە و مسەیەرە کەوتە ناو خاکیەوە درۆن بەڵام بەندی پێنجەمیان تەفعیل نەکرد بەنجی پێنجەم ئەوە بە ئاسانی تەفعیل ناکرێت تاکو زەرەرێکی تەواو نەگا بە وڵاتەی کە لە ناتۆیە نەخێر نایکن ئەمێنێت. زۆر باشە. ئەمریکام ڕۆداری بەوە دانا کە ژێردەریایی بەکارهێناوە بۆ یەکەم جار لەم شەڕەیە و کەشتی ئێرانی بە ئامانج گرتووە و لە ناوی بردووە. ئەمە چەکی تازە هاتە ناو شەڕەکەەوە. باڵێ ژێردەریایی هاتە ناوەڕاستەوە چونکە ئەوەی بڵین ئێرز دینا کەلیداەوە فڕۆکە نەبوو لێدانە ژێردەریایی بوو لێدا لەوێنانە ژێردەریای ئەمریکاش ینی فیئەکانی زۆرە و بەتواناشە بۆ نمونە USS ڤرجینیاەوە ینی بڵین ژێردەریایەکە نێزیکەی 3 ملیارد دۆلارە ئەوانە بە 1.5 ملیار دۆلاری تر بەرزە بێتەوە. بەڵێ توانای ئەوەی هەیە کە کۆنتترۆلی بکاتن. وڵا حەزەکەم پێشتر یەک بەرنامەی تایبەتمان لە سعاتی سفر لەسەر ژێردەریایی کردووە بەس ئێستا بەهۆیە بارودۆخەوە حەزەکەم زۆر بە خێرایی بۆ بینەرای 1964 علی توانای ژێردەریایی ئەمریکا و ئێران هەندێک باس بکەیت و ڕوون بکەیتەوە. بەسە ژێردەریای ئێران ئەوانەی کە هەیەی لە جۆری غەدیرە و بڵین تارقی هەیە هەنێکی ڕووسیە ماوەتەوە 25 دانەی هەیە بەڵام ژێردەریای ئێران هەمووی دیزلە ئۆتۆمی نییە بە گازی ئیشەکاتن دەنگێ زۆر دەرەکاتن دۆزینەوەی ئاسانە و ئەکەوێتە دوو جۆر و غەدیریشی هەیە. ژێردەریاکانی ئێران ئەوەی لە ئاوی قوولە جیاوازە ئەوەی لەگە ئاوی تەنکە ئیشەکە بەڵام هی ئەمریکا لە هەردووکی ئەتوانێت ئیش بکاتن ڕەت بێ بە ناویە. ژێردەریایی ئێران هەتاکو 200 متر زیاتر ناتوانێت دابەزێتە بنزەوی هەمووی کۆنە بەڵام ژێردەریایی ئەمریکا 3700 متر دابەزێ بۆ قوولی بۆ خوارەوە واتە جیاوازی زۆرە. ئەگەر بێن باسی سورعەتیان بکەین ینی باشترین ژێردەریایی ئێران ناکاتە 20 عقدە هەر عقدەیەکیش 1852 مترە ینی لە سەعاتێک ئەگەر بەیە سورعەت 1 عقدە بڕوا تا کیلومترێک 152 متر ئەبڕێتن. بەڵام ژێردەریایی ئەمریکا بڵین ئەگەر باسی ڤرجینیا بکەین سورعەتی ئەگاتە 28.6 بەتاکو 29 عقدە تقریبا نێزیکە ڕواتن. دەنگیشی نییە تۆربی دەکانیشی جیاوازە تۆربیدی بڵین ژێردەریایی ئێران هەمووی هەر قەدیمەکانە بە پرێسی هەوا کارەکە بەڵام هی ئەمریکا نەخێر هەیە بە کارەبایی شەکاتن دەنگی نییە چۆن ئێستا تۆ سیاری کارەباییت هەیە لە جۆم لە دەنگ مەشینە نییە ئەمە جۆت لی نابێت سۆنار ناتوانێت بیگرێتن بیدۆزێتەوە زەحمەتە لەبەرەوە ینی جیاوازی زۆرە لە بینی ژێردەریاکانیان ژێردەریایی ئێران ناتوانێت بەرەو ڕووی ژێردەریایی ئەمریکا بێتەوە. کەواتە توانین بڵین بەم نزیکانە مەسەڵ نەگەرم شەڕە بەردەوام بێت ژێردەریاکانی ئێران نقم دەکات باڵێ بگەنە ڕووی یەکتری ژێردەریاکانی ئەمریکا کۆتایی بەوانە دێنێت. زۆر باشە. ستاربەری سەرۆکوەزیرانی بەریتانیا لە تازەترین لێدوانیدا دەڵێت سیستەمی ڕاداراتیان سیستەمی ڕاداراتی دژە درۆنیان فڕۆکەی F-35یان خستۆتە حاڵەتی ئامادەباشی و خزمەتەوە بۆ ئەم شەڕە بۆ هاوکاریکردنی واشنگتن. دەتوانرێت بەمە بوترێت کە بەریتانیاشەوە هاتە ناو شەڕەکەەوە؟ تاکو ئێستا ناتوانین بڵێ هاتە ناو شەڕەکە ینی داخڵ بوو مباشر وەکو ئەمریکا و ئیسرائیل چونکە ئەو تەنها لە قاعیدەکانی درراوە قاعیدەکانیشی ئەگەر بڵین هێزی ئەمریکای تایە و فڕۆکەی ئیسرائیلیشی لێیە ئەگەر بێنێ سەر وڵاتانی کەندا ینی خەلیج وەکو سعودیەوان ئەوان زەرێرە زیاتریان پێگەیشتۆ لێدراوە ئەنجاش نایەنە جواب وڵامیانی بدەنەوە بکەونە شەڕ چونکە ئەو شەڕیان ناوێت بەریتانیاش ئەوەی ناوێتن تەنها ئەوانەی کێناوەتەوە پێشەوە خۆی بپارێزێتن و ئیسرائیلیش بپارێزێتن ئەوە نییە بەس بۆ خۆی و نەما ئیسرائیلی چونکە پێویستی پێ بێتن.
زۆر باشە لەسەر سەرفیاتی موشک لەم شەڕەدا بەتایبەت بەنسبەت وڵاتانی خەلیجەوە گۆڤاری ئیکۆنۆمیستی بەریتانی حساباتێکی کردووە و دەڵێت پێی وایە کە ئێستا مەخزوونی موشەکەکانی وڵاتانی خەلیج داوێتی لە کەمی بەهۆی زۆر بەکارهێنانەوە و دەبێت ئەمریکا یارمەتیان بدا و پیان بگەێنێت ئەمریکا هیچ پێ دەکرێت بۆیان وەی داوێتی لە کەمی ڕاستە ئێمە وەکو باسیمان کرد لەگەڵ جەناب تاوتمان کوێت سەتاسی بەکارهێنا لەمەوەی سێ چوار ڕۆژەوە چوین و ڕۆژی پێنجەمە ئەگەر هەفتەیەکی تربێت چەندێ بەکاردێنێ ئەمریکا ناتوانێت هاوکاری وڵاتانی خەلیج بکا بە هیچ جۆرێکی بۆ دابیکردنی و موشەکانە نەخێر ناتوانێت چونکە ئەو ئیسرائیلیشی هەیە لەوێنانە و ئۆکرانیاشی هەیە ناتوانێت بۆیانی دابین بکاتن ئەوە بڕیارەکەی چییە؟ بڕۆن لە ئەوروپا وەریگرن چیە مەنزوماتی پاتریۆت بەکاردێنێ لە ئەوروپا وەکو ئیتالیا، هۆڵەندا، ئیسپانیا لەوان داوا بکەن و تایبەتی ینی بڵێن کوێت ئیمارات ڕێیان کردوێتە ئیتالیا کە داوای پاتریۆتەکان بکاتن ئەو مەخزوونەی کە هەیەی بەس وڵاتانی ئەوروپاش ئەگەر بدەنێ نسبەیەک دەدەنێت چونکە ئەوانیش مەخزوونیان مەحدودە دیارە و دنیا هەمووی بەرەو شەڕە ڕواتن مەسەڵەن ئەوان لەولاوە ئۆکرانیان هەیە کێشەی ئەوەیان هەیە کە ئەدەن بۆ ئۆکرانیا لەبەرەوە بڕوامەکە نسبەیەکی زۆر بدەن ئەگەر بەو شێوازە بڕوە وڵاتانی خەلیج موشەکیان نامێنێتن وەڵا بەهر لەسەرەوە مێنمەوە گۆڤارەکە حساباتێکی کردووە لەوەی کە ئەڵێ لە ماوەی ڕۆژێکە ئەم وڵاتانی خەلیج 400 موشەکیان بەکارهێناوە یعنی ئێران 400 موشەکی تێگرتوون بەڵام وڵاتانی خەلیج 800 موشک و زیاتریان لە دژی ئەو موشەکانە بەکارهێناوانی دووقات و زیاتریش ئەگەر وا بڕوات ئەوە یعنی باڵانسەکە ڕێک نییە زۆر زۆر بەکارهێنن ئەتوانی باسی ئەوم بۆ بکەیت کە بۆچی بەم ڕێژە زۆرە بەرپەرچێ موشەکەکە بادەنەوە سەبینەرانی عزیز ئەگەر سەیری ڤیددیۆ بکەن سەیری کەسە لە ناو ئیسرائیلە کە موشەکێکی بادستی یان هایپەرسۆنیک یان بڵێن درۆنێک لە جۆری شاهد کە بۆیە ڕواستەی مەنزومەی پاتریۆتی ئیسرائیلی کە ئەگەر ئاڕۆ بێتن یان پاتریۆت بێ یان سات بێتن موشەکێکی بۆ تێگرێ دووەمی بۆ تێئەگرێتن بە دوو موشک بۆ موشکێک تێئەگرێتن ئیتر پاتریۆت جۆری هەیە بۆی تێئەگرێ بەڵام کاتێکە دێم سەیری ئیمارات و قەتەر واناکەم بۆ یەک موشکێکی ناوەندی لە نێوان 6-7 موشک تێئەگرێتن ینی بڵین فەوزایەکە بۆ ئەم ڕێژە زۆرە بەکارێنە ئەو ئەفسەرە ئەمە ئازانی شۆنە چۆن ئەڵێ ئەمە پارەمان زۆرە وازانێ مەخزوونیشی چەکیشی زۆرە مانایەوەی قیادەیتەوە نییە ئەو ئەفسەرانە مەشقێکی باشیان نەبینیەوە تێگەیشتویان نییە لەو چەکە بە شێوازێکی ڕاست کە تۆ لە ترسا لە جاتی دوو مشک تێبگری ئەبێ بیگری بی تەقێنیتەوە 6 تێگریتن ئەو ئەفسەرا بێ بەرپرسیار بێ ئەم هەموو موشەکە چییە تێگری بۆ یەک موشکێک فایدەیشێ لە کۆتاییشە سێرەکەی لە عەرزەداتن و زەرەری پێ ئەگەیەنێتن ئەمە هەڵەکە ینی بەکارهێنانی چەکە ئەبێ فێربی ئەو چەکە بەکاربێنیتن ئەوانیش ئەو توانایان نییە زۆر باشە لەسەر ئێستا ینی موشکیان نەکداوەتی لە کەمی هەندێک زۆر موشکیان هەر نەماوە بە نمونە ئیمارات ینی موشکی باک3 باکسێ پێشتر بە 15 ساڵ ینی 1000 دانەی کڕیوە ئێستا ئەوە تا بەسەرەوە گۆڤارەڵێ یەک دانشی نەماوە لە 1000 دانەکە باش ئەمە ژمارەیەکی زۆرە ینی تۆ بە 4-5 ڕۆژی چاڕ تۆ نەتمێنێت دەبێت چۆن تەعامل لەگەڵەوە بکرێت خۆی باکسێ هەر پاتریۆتە ئێمە وەختی خۆی باسمان کردووە و تومانە پاتریۆت نسخەی هەیە ئەوە نییە ئەنجا نسخەکانی چۆنە ئەمە ئەگەر بێتن ینی بینەران بیانێ بەرنمەیەکی تایبەت لەسەر پاتریۆت باکسیە ئەمە جیاوازە لەگەڵ سپارتان هەر پاتریۆتە جیاوازە لەگەڵ MIM 104 MIM 23 ئەمە نسخەی هەیە من وەختی خۆی باسم کردووە سپارتان مەسەڵەن ئەم جۆرە موشەکانە کاتێکە موشکی بالستی دێتە خوارەوە نێزیک زەویە بێ ئەنجا بۆی تێگرێ لێدا بەڵام پاکسێ موشکێکە بۆ بالستیەکان بۆ بەرزی 40 کیلۆمەتر تێگرێتن ینی بڵێ موشەکە بالستیەکە کە ڕەت بوو لی کرایەوە سرە بۆمبەکەی بەتەنیا مایەوە هاتە خوارەوە لە بەرزی 40 کیلۆمەتر بۆی تێگرێتن ئەمانە نرخی جیاوازە کە من وتومە لە $1.5 بۆ 4 ملیۆن دلار نرخەکانیەتی ئەمە جیاوازیەکانیەتی تۆ موشکێکی بالستی بێتن ئەم هەموو موشەکەی بۆ تێبگری چ و لێشی نەدەی طبعاً مەخزوونت نامێنێ کۆتایی پێدێتن
باشە من نمونەیەکت بۆ هێنمەوە کە پێشتر وانە بوو ینی بەو زۆریە بەکاری بێنێت تەنانەت ئەمریکا خودی خۆشی لە شەڕی خەلیجی دووەم شەڕی کەنداوی دوو ینی بۆ سیستەمی پاتریۆت لە ماوەی 6 هەفتەدا ینی مانگونیوێکە 158 موشکی بەکارێناوە ئەمریکا بەڵام لە شەڕی 12 ڕۆژەی ساڵی پاردا 150 پاتریۆت و نزیکەی 80 SM3 بەکارهێناوە بۆ ئەم جیاوازی زۆرە هەیە ئێستا بەو ڕێژە زۆرە تۆ جیاوازی موشەکت هەیە لەگەڵ فڕۆکەیە ئەو کاتە جیابوو لەگەڵ ئێستاگەیە ئێستاکە موشک دەوری زۆرە پێویستیت بەوانەیە کە لەو 12 ڕۆژە تۆ حیزابکە بڵین ئێران نزیکەی 445 موشکی بەس بۆ ئیسرائیل تێگرت هەموو هێزەکەی بەرەو ئێوێنانە بوو دوایەوە ئەو مدەمیرا و فرقاتەکانی ئەمریکا لێنانە ئەوان جۆری SM3یان بەکارهێنا ئەو موشەکانە نرخی زۆر گرانە 80 دانەشی بەکارهێنا جیاوازیەکەی ئەوەیە ئەم نسبە موشەکە بۆ ئیسرائیل نەڕۆیشتووە لەوە پێش یان ئەگەر باسی کۆنیش بکەی سەدام حوسێن 39 موشکی تێگر بۆ ئیسرائیل زۆری لە ئاسمان تەقیەوە 1-2 دانەی لە زەویدا لەناو ئیسرائیلە ئەو موشەکانش کۆن بوو ئەو سورعەتەی نەبوو گۆڕانکاری بوو لە موشکی سکۆت کرا بۆ عەباس و حوسێن و عابد و ئەوانە ئێستاکە جیاوازە هایپەرسۆنیکەیە لە مەیدانە پێویستیت بە زیاترە زۆر باشە بابێنە سەر بابەتی بەردەوامیدانی شەڕەکە ئێستا لە ناو خودی ئەمریکاشە کۆنگرێس لە بەردەم بڕیاردانە لە بەردەم تووڕیانێکایە لەسەر بەردەوامی ئەم شەڕە و لەلایەکی تریش دۆناڵد ترەمپ وەکو سەرۆک و ڤیتیۆی خۆی وەکو دەسەڵاتی خۆی دەسەڵاتی هەڵگیرساندنی شەڕ و وەستاندنی شەڕ هەم بۆ کۆنگرێس هەم بۆ سەرۆکی ئەمریکا چییە لە ئێستاە؟ خۆی سەرۆکی ئەمریکا ینی پێوترێ فەرماندەی هەموو هێزەکان سوپای ئەمریکا قائد العام للقوات المسلحة ئەبێتن بۆی هەیە هێز بجوولێنێتەوە بەڵام ئەگەر بگەڕێنەوە ئەمە دەستکاری کەی کرا لە دوای شەڕی ڤێتنام لە ساڵی 1973 کە دەسەڵاتی کۆنگرێس هەبێتن تۆ سەلاحیەت بدەی بۆ شەڕ کاتێ سەرۆکە توانیە فەرمان بداتن ئەگەر یەکێ لە بنکەکانی لە دەوری جیهانە لێ بدرێ بۆی هەیە سوپا بجوولێنێتەوە و ئەگەر هەست بکاتن ئاسایشی ئەمریکا ئەمنی قەومی ئەمریکا لە مەترسیدا بێ بۆی هەیە بیجوولێنێتەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ کۆنگرس بەڵام ئەم سەلاحیەتە بۆ 2 مانگە زیاتر نییە دوایەوە بێ بگەڕێتەوە بۆ کۆنگرس هێستا دیموکراتیەکان ڕازی نین لەسەر مەزع بۆی هەیە ئەبێ بگەڕێتەوە بۆ دەستور ینی سەلاحیەتی ئەوان بێتن چونکە تۆ ئەم پارەیە چێ خەرجێکاتن بۆ شەڕ پارەیەکی خەیاڵیە ئەبێت تۆ خەرجیکەی بۆ شەڕ چێ ئیدا ئەگەر کۆنگرس موافقە نەکاتن ئەم پارەیە سەرف ناکرێتن لەبەرەوە کۆبوونەوەی داهاتوویان لەسەر ئەوە داعشن بۆشی هەیە دیموکراتیەکان بڵێ ڕازی نین و سەلاحیەتی دێبسەنەوە مودەی 2 مانگی هەیە ینی سەرۆک خۆجارە 5 ڕۆژ لە شەڕ ڕۆیشتووە کۆنگرێس کۆبوونەوەی هەیە لەم هەفتەیەدا پێم وابێ بە دەنگی دوو لە سەرسێ دەتوانن دیسانەوە مەسەرەن ئەگەر بڕیاریشاندا شەڕ بوەستێ سەرۆک هەم ڤیتیۆی هەیە ینی تا ئەم 2 مانگە تەواوەکە سەرۆک دەتوانێت لە هێرشکردن و لە شەڕابێ و هێز بنێرێ بەڵێ بۆی هەیە ئەتوانێت دوای ئەوە ئیتر کۆنگرس بڕیارەداتن زۆر باشە وەکو هەمیشە کە لەناو بەرنامەکانە پرسیاری ئەوەت لێ یەکەم کە بەپێی پێشبینی تۆ شەڕەکە ئەوە 2 ڕۆژە زۆر گەرمتر دەبێت وەکو باسمان کرد چەکی زیاتر هاتۆتە ناو شەڕەکەەوە بەرەو کوێ دەکات وڵاتی دیکە هاتۆتە ناو شەڕەکەەوە ینی بەردەوامی شەڕەکە وابزانم لە 10 ڕۆژ و ئەوانە نامێنێ من 10 ڕۆژم بۆی دانابوو کە ترامپ چووەنەوە ئەم شەڕەوە باشە چونکە بەبێ هیچ بەرنامەیە چووەنەوە شەڕەکەەوە لەگەڵ ئیسرائیلە بەڵام ئاوها بڕواتن ئێران سەکە تۆ ترامپ مەسەلەن دەرەچێ ئەڵێ ئێران پەیوەندی پێمەوە کردووە پیانم وتووە فاتە لەوان ڕۆی کاتی ڕۆی تر شەڕ ڕناگرم نەخێر ئێران تەنها نییە بە تەنیا کە داوا بکە شەڕ ڕامژیرێتن هەتاکو ترامپ خۆشی بەڵام هەردوو لا ناتوانێت تەنازول بکاتن بڵێ هەردوو لا بێ سەرکەوتنمان بەدەستێنە ئەگەر شەڕەکە بەردەوام بوو بە مانگوانە ڕای کێشە من لەو قەناعەتم ترامپ دەرەچێتن ئەڵێ ئێمە سەرکەوتنمان بەدەستێنا و ئێرانمان لە ناودا و ڕاست قیادەی ئێرانی هەمووی لە ناودا و هەموو شوێنێکی ئێران کرد ئەڵێ سەرکەوتنمان بەدەستێنا و تەواو مۆزوع گۆرانکاری حکومەتی ئێران ڕاگیرێتن و ئەڵێ ئیتر ئێران ناتوانێت نەموشک نە ئۆتۆمی نە ئەم جۆرە شتانە دروستکە بەڵام ئەگەر لە 2 ڕۆژ بیری کردووە ئەمی بەسەرا دێنینەوە
ئەم شەڕە ئەوها کۆتایی پێبێتن ئەگەر ئەوها بڕاتن چین داخڵ ببێتن و ئەو وڵاتانەی تر بەریتانیا و فەڕەنسا ئەوانە شتەکە ڕاکێشە گەورا بێتەوە تاکو ئەم دقەیە سعودیە ئیمارات هەرچەنێ ئاڵێن مەسەڵەن بە ناوێرن بەشداری شەڕەکەکەن و ناچ نەناویەوە چاوەڕوانن بزانن نەتیجە چییە بێتن. زۆر باشە من سوپاست دەکەم حتمما ئەم گفتوگۆی من و تۆ لەگەڵم شەڕەیە هەر بەردەوامی دەبێت و ئەوەی کە زانیاری بدەین بە بینەرانی 1964 ئەوەی چاوتان لەسەر 1964 بێت بە بەردەوام زانیاری لەسەر ئەم شەڕە بۆ ئێوە دەگوازرێتەوە. شەوێکی شاد و بە هیوای سەلامەتی بۆ مولایەک دەست خۆش.